سیروان دیارە ئەچنە لای تەوەری یەکەمی ئەم بەیانیم دیارە لە ئێستاوە ئامادەکاری دەکرێت بۆ داڕشتنی پرۆژە یاسای بودجەی ساڵ 2022 هەرچەندە ڕاوشکاری سەرۆگۆزیران بۆ کاروباری دارایی ڕایگەیاندووە کە ئەرکی ئامادەکردنەکەی دەکرێتە ئەستۆی خوڵی داهاتووی پەرلەمان بەڵام سەرجەم لایەنەکان لە ئێستاوە پێشنیاری خۆیان بۆ ئەو مەبەستە ئامادە دەکەن لەم نێوەندەشدا کە پێویستە کورد و هەرێمی کوردستان چی بکەن قسە لەسەر ئەم بابەتە ئەکەین لەگەڵ بەڕێز شیروان میرزا ئەندامی پێشووی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق. بەڕێز شیروان سڵاوت لێبێت، سوپاس بۆ تۆ کە ئەم بەیانیان لەگەڵمان بوویت. بەڕێز شیروان، ئامادەکردنی داڕشتنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2022 لە ئەستۆی کێدایە، ئەرکی کێیە و چۆن ئامادەکاری کراوە؟ سڵاتان لێ بێ، بەیانیتان باش، بەیانی بینەرانی کورسات باش، زۆر سوپاس. دیارە ئامادەکردنی هەر پرۆژە یاسای بودجەی گشتی چەند قۆناغێکە. لە قۆناغی یەکەمدا دیارە وەزارەتی دارایی داوای با بڵێین پێشنیار و زانیاریەکان لە هەموو وەزارەت و دەستەکان دەکات. دواتر ئەمە کۆ دەکرێتەوە لە بەڕێوەبەرایەتی گشتی بودجە لە وەزارەتی دارایی، دەبێتە ڕەشنووسێک. دوای ئەم ڕەشنووسە لە ناو ئەنجومەنی وەزیران دەنگی لەسەر دەدرێت کە دەنگی لەسەردا دێتە پەرلەمان. اینجا لە پەرلەمان دەدرێتە لیژنەی دارایی کاری لەسەر دەکات. دواتر کە ئامادەکرا لە ناو پەرلەمان دەنگی لەسەر دەدرێت دەبێت بەیان. واتە هەنگاوی یەکەم بریتە لە کۆکردنەوەی زانیاریەکان و داڕشتنی ڕەشنووسەکەی لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی بودجە لە وەزارەتی دارایی. بەپێی تەوقیتاتی با بڵێن ئەو کاتانەی کە بۆی دیاری کراوە، دەبێت لە 15 هەموو ساڵێک پرۆژە یاسای بودجە بنێرێتە پەرلەمان. تەوان ئێمە لە کۆتایی ساڵ نزیک دەبینەوە تا ئێستا پرۆژە یاساکە نەک نەنێردراوە بۆ پەرلەمان و پەرلەمان نییە، بەڵکو لە ئەنجومەنی وەزیرانی شتێنگی نییە و لە وەزارەتی داراییش قسە لەسەرەوە دەکرێت کار لەسەر ئامادەکردنی دەکرێت بۆ 2022، بەڵام تا ئێستا ئەویش تەواو نەبووە و خەریکی ئامادەکردنی. بەڵێ بەڕێز شیروان، دیارە لایەنەکان پێشنیاری خۆیان ئامادە کردووە بۆ پرۆژە یاسای بودجەی ساڵی 2022. ئەم ئامادەکاریانە، ئەم پێشنیارانە چۆن دەبینن بەڕێستان؟ هەموو لایەنەکانیان بڵێن ئەو لایەنانەی کە معنین بە بودجە بریتە لەوەی هەموو وەزارەتێک یان هەموو دەستەیەک، هەموو ئەوانەی کە خەرجیان لای حکوومەتە و داهاتیان هەیە بۆ حکوومەت، یعنی موازنە بۆ خۆی دوو تەوەرە، خەرجی و داهاتە، یعنی ئەوانە چ داهاتێک دێتە لای حکوومەت و چه خەرجیەکیش لەلایەن حکوومەتەوە سەرف دەکرێت. هەموو ئەو لایەنانە خەرجی و داهاتی خۆیان دەدەنە وەزارەتی دارایی، یان با بڵێن زانیاریەکان لای وەزارەتی دارایی لای بەڕێوەبەرایەتی بودجە هەیە. اینجا لەسەر ئەساسی ئەوە، لەسەر ئەساسی پێداویستی داواکاریەکانی خۆیان پێشکەش دەکەن پرۆژە یاساکە دادەڕێژێت. لە ساڵی ڕابردوو قسەیەک هەبوو لەسەرەوەی کە شێوازی داڕشتی موازنە بگۆڕدرێ، بەڵام ئەمە تەوەقع دەکرێت کاتی زیاتری دەوێت و عێراق تا ئێستا لە ڕووی موسساتەوە و لە ڕووی پێداویستی با بڵێن چۆنەتی خەرجکردنی پارە و پێداویستی وەزارەتەکانەوە نەگەیشتوتە ئەو ئاستەی یان با بڵێن ماوێتی کە شێوازی موازنەکەی بگۆڕێ بۆ با بڵێن جێبەجێکردن و مکافئە. با بڵێن ئێستا زیاتر دوو تەوەرە هەموو موازنەکە بۆ هەموو وەزارەت دەستەکان دوو تەوەرە، تەوەرێکی داهاتە، ئەو داهاتی حکوومەت لە کوێوە دێت، تەوەرێکی تری بریتە لە خەرجی و سەرفیات، حکوومەت چۆن ئەم پارەیەکە دەستی دەکەوێت سەرف دەکات. هەموو ئەو لایەنە پێشنیارەکانی خۆیان دەدەنە وەزارەتی دارایی. وەزارەتی دارایی بەچەند با بڵێن مادەیەک لە یاسایەکدا ڕێکی دەخات، چونکە لە هەموو وڵاتێکدا سەرفکردنی پارە بەبێ بوونی یاسای بودجە دەبێتە حاڵەتێکی نایاسایی، واتە سەرفکردنی هەر بڕەپارەیەک بەبێ بوونی یاسای بودجە حاڵەتێکە دەبێتە حاڵەتی نایاسایی و دیوانی چاودێری دارایی و ئەو جهتانەی کە ڕقابەی حکوومەت دەکەن بەبێ بوونی یاسای موازنە ناتوانن بە بەشەیەکی باش ڕقابەی حکوومەت. بەڵێ کاک شیروان، لەم بابەتە باس لە هەنگاوەکانی کورد و هەرێمی کوردستان بکەین. پێویستە هەرێمی کوردستان چه هەنگاوێک بنێت بۆ جێگیرکردنی ئەو مافە؟
ڕاستیدا هەرێمی کوردستان بەو پێی کە دوجار دەبێتە بەشێک با بڵێن یعنی چاوی لەوەیە کە لەناو موازنە لەناو بودجەی گشتی عێراقدا پشتی هەرێمی کوردستان دیاری بکرێەوە بودجەی موچەی فەرمانبەران زامن بکرێ بۆیە نابێت چاوەڕێ بکات تا دقەی کۆتایی یا با بڵێن تاو کاتێک کە پرۆژه یاساکە دێتە پەرلەمان و لەناو لیژنەی دارایی ناو پەرلەمان مناقەشە دەکرێت ئەو کاتە با بڵێن دەستکا بە گفتوگۆ و وەفدناردن و چۆنێتی با بڵێن شەڕکردن و هەوڵدان بۆ جێگیرکردنی مافەکانی خەڵکی کوردستان بە پێچەوانەوە دەبێت لە ئێستاوە کاتێک کە حکوومەتی عێراقی خەریکی ئامادەکاری پرۆژه یاساکەیە دەبێت لە ئێستاوە هەوڵ بدات لە ئێستاوە وەفد بچێت یعنی وەفدی تەکنیکی هوەری چکە ئیشەکەی ئێستا ئیشێکی هوەریە سیاسی نییە وەفدی تەکنیکی بچێ و پەیوەندیەکانی نێوان وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی دارایی حکوومەتی اتحادی پەیوەندی باش بن نوێنەریان هەبێ لەوێ نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان هەبێ لە ئامادەکردنی پرۆژه یاساکەدا کە توانیمان لێرە لە هەنگاوی یەکەم پشتی هەرێمی کوردستانیان ئەو مادانێک کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە بە شێوەیەکی باشدا بڕێژرێ بە شێوەیەکی وابێ کە دەستەبەری ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بکات دوجار دێتە پەرلەمان اینجا لە پەرلەمانەوە جارێکی دیکە دەبێ لەناو پەرلەمان لەناو لیژنەی دارایی و لەناو پەرلەمان بەگشتی هەوڵی لۆبیکردن و پشگیری بۆ پەیداکردنی بدەین و لەوێوە با بڵێن جوڵەی سیاسی دەست پێ دەکات چونکە دوجار ئەوانەی کە لە پەرلەمان ئەندامن نوێنەری لایەنە سیاسیەکانن اینجا لەوێەوە جوڵەیەکی سیاسی بکەین بۆ دەستەبەرکردن و جێگیرکردنی ئەوەی کە لە حکوومەتەوە هاتووە بۆیە هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ هاوتەری بێ لەگەڵ هەنگاوەکانی ئامادەکردنی پرۆژه یاساکە چ لە حکوومەتەوە دواتر بۆ ئەنجومەنی وەزیران یعنی مەبەستم لە حکوومەت مەبەستم لە وەزارەتی داراییەوە دواتر بۆ ئەنجومەنی وەزیران اینجا بۆ پەرلەمان و لیژنەی دارایی دەبێت هاوتەری بێ هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چونکە دوجار ئەوەی کە لە حکوومەت تەسبیت دەکرێت دێتە پەرلەمان ئەگەر کارێکی باش بێ ئەوە باشە خۆ ئەگەر خوانە خواستە باش نەبێت یەک لەو بەهانانەیە کە لەناو پەرلەمان دەیهێنەوە دەڵێمە ڕێی حکوومەتە حکوومەت وای کردووە بۆیە دەبێت ئێمە هاوتەریب لەگەڵ هەموو هەنگاوەکان بڕین چ لە وەزارەتی دارایی چ بۆ ئەنجومەنی وەزیران اینجا ناو لیژنەی دارایی و ناو پەرلەمانیش لە کاتی دەنگدان لەسەر پرۆژه یاساکە دەبێت هەرێمی کوردستان نوێنەری هەبێ و جێدەستی دیار بێ و لە ئێستاوە هەوڵی جێگیرکردنی ئەوە بدا کە دەستەبەری مافی خەڵکی کوردستان و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان دەکەن. بەڵێ دیارە باست لەوە کرد کە پێویستە لایەنە کوردیەکان هەنگاوی باش بنێن بۆ ئەوەی بتوانن مافە دەستوریەکانیان لە پرۆژه یاسای ساڵی 2022 جێگیر بکەن. هەنگاوەکان لە چ ئاستێکدا دەبینن؟ طبعا من بۆ خۆم ڕێیم وایە بۆ 2022 یان عێراق موازنەی نابێت یعنی یاسای موازنە لەوانەیە هەر نەبێ یان زۆر دوا دەکەوێت چونکە وەکو باسم کرد طبعا ئەمە یەک جاری یەکەم پێویستی بە با بڵێن پەرلەمان هەیە پەرلەمان جارێت تا ئێستا نییە ئاکەی مسادقە لەسەر پەرلەمان دەکرێت اینجا کۆبنەوەی پەرلەمان کەی دەبێت دوایەوە ئایا حکوومەتی تازە پێک دێت یان پێک نایە ئەمانە هەمووی گرفتی سیاسین لە قۆناغی ئێستای عێراقدا کە کاریگەریان لەسەر مەسەلەی بودجەش هەیە بۆیە یەک لە تەوەقوعاتەکان ئەوەیە کە بۆ 2022 لەوانەیە عێراق پرۆژه یاسای بودجەی نەبێ هاوشێوەی ساڵی 2020 طبعا بەڕێستان دەزانن و بینەرانیش دەزانن کە لە ساڵی 2019 یاسامان هەبوو یاسای موازنە لە 2020 یاسای موازنە نەبوو و 21 هەمانە تەوەقوعات وایە بە پێی ئەوەی کە دەبوو لە 15 پرۆژه یاساکە بێتە پەرلەمان نەبوو بە پێوەی کە انتخابات کرا و هەڵبژاردننی پێشوەخت کراوە پەرلەمان نییە و حکوومەت تا ئێستا لەناو ئەنجومەنی وەزیران ناو وەزارەتی دارایی ڕای نەگەیاندووە کە پرۆژه یاساکە تەواو بووە یا لە ئەنجومەنی وەزیران دەنگی لەسەردرابێ و ئامادە بێت گرفتێکی تر ئەوەیە ئەگەر ئەم حکوومەتە بگۆڕێ بە حکوومەتێکی تر ئایا ئەم حکوومەتە دەتوانێت پرۆژه یاسای بودجە بۆ حکوومەتێکی تر دابنێ کە لەوانەیە تەواوی کابینەکە بگۆڕێ سەرۆک وەزیران بگۆڕێ ئایا لە ڕووی منطقیەوە دەکرێت ئەم حکوومەتە کارنامەی دارایی کە بریتێ لە پرۆژه یاسای بودجە بۆ حکوومەتێکی تر ئامادە بکات بە حکوومەتەکەی قسەی نەبێت لەسەری بە دڵنیایەوە ئەمە زەحمەتە
بۆیە ئەمە تاوەکو حکوومەت تشکیل دەبێت تاوەکو باڵین پرۆژه ئاساکە ئامادە دەبێت لە ئەنجومەنی وەزیران دەنگی لەسەر دەبێت دێتە پەرلەمان کاتێکی زۆر دەخانێت بۆیە تۆقعاتی شخصی من وایە کە بۆ 2020 عێراق یان پرۆژه یاسای موازنەی نابێت یان زۆر دوا دەکەوێت بەرحاڵ ئەمە بابەتێک بۆ هەروەکو بڵین ڕێیەکی خۆ ویستم ئاماژەی پێ بکەم بەڵام ئامادەکاریەکانیان با بڵین هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی تا ئێستا پرۆژه یاساکە بەس لە وەزارەتی داراییە لە ناو بەڕێوەبەرایەتی گشتی بودجێ لە وەزارەتی دارایی کاری لەسەر دەکرێت من پێم وانە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لەوێ نوێنەری هەبێ یان با بڵین حکوومەتی عێراقی داوای داتا و زانیاری و پێشنیار و با بڵین کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستانی لە حکوومەتی هەرێمی کوردستان کردبێت لە 2019 کاتێک کە پرۆژه یاسای بودجێ هاتە پەرلەمان بۆ یەکەم جار من یەکەم پرسیارم لە وەفدی حکوومەت و لە ئەوانەی کە ئامادەیان کرد بۆ ئەوە بکە ئایا بۆ ئامادەکردنی ئەم پرۆژه یاسایە کاتێک کە چەند مادەیەکی پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە با بڵێن پرس یان با بڵێن پێشنیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەرگیراوە پەیوەندیەک هەبووە لە نێوان ئەو لیژنەیەی کە دانیشتووە بۆ ئامادەکردن و نووسینەوەی ئەم ڕەشنووسە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان یان هەر لە خۆیانەوە بە نمونە ئەوەی کە پێیان باشە ئەوە دادنێن تەوان وەڵامەکە ئەوە بوو کە ئەوان هەر لەسەر با بڵێن پرۆژه یاساکانی ساڵانی ڕابردوو بۆ خۆیان چیان پێ باشە یان با بڵێن چۆن هاتووە عورفی با بڵێن سیاسی و مالی چۆن بووە ئاوا شتێک دادەڕێژن دوایی بەجێ دەڵن بۆ مناقەشەی ناو پەرلەمان من پێم وایە ئەمە هەڵەیە کە هەڵەیە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت هەوڵ بدەین لە ڕێگای پەیوەندیەکانی خۆمانەوە لەگەڵ سەرۆک وەزیران لەگەڵ وەزارەتی دارایی و ئەو با بڵێن وەزارەت و وەزیر و ئەوانەی کە لە بەغدا هەمانە لە ڕێگەی ئەوانەوە شاری ئەوە دروستین کە لە هەر لە بیدایەتی دروستبوون یا با بڵێن لە بیدایەتی ڕنووسینەوەی ڕەشنووسی پرۆژه یاسای بودجە لە ناو وەزارەتی داراییەوە ئێمە ئامادەیمان هەبێت لەوێەوە بەشێک لە مناقەشەکانی خۆمان بکەین لەوێەوە پێشنیارەکانی خۆمان هەوڵ بدەین لە ناو ڕەشنووسەکەدا جێگیر بکەین بۆ ئەوەی دوجار کە هاتە پەرلەمان کێشەی کەمتر بێ یعنی ئێمە هەنگاو بە هەنگاو دەبێت لەگەڵی بڕۆین کە من پێم وایە تا ئێستا ئەم هەماهەنگیە لە نێوان وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ و وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی نییە. بەڵێ بەڕێز شیوان دیارە لە پاڵ ئەو بابەتانی کە پێویستە بە پرۆژەیە ساکەوە و لە پاڵ یاساکانە تا چەندە گرنگە لایەنە کوردیەکان لایەنە سیاسیەکان ئەندام پەرلەمانەکان کە بۆ خولی داهاتووی عێراق دەچنە پەرلەمانی کوردستان قسە و با بڵێن بەرگری لە مافەکانی کوردەکەن بە تایبەت لە پرۆژە یاسا یەکدەنگ و یەکریز بن ئەم یەکدەنگی و یەکریزیە چ کاریگەریەکی لەسەر پرۆژە یاساکان بەگشتی و بە تایبەتر لەسەر پرۆژە یاسای بودجە جێدەهێڵێت ئێمە لەبەرەوەی لە عێراقدا با بڵێن لەناو پەرلەمان بە شێوەیەکی گشتی باز دەکەم هەر پرۆژە یاسایەک بمانەوێت بڕوات بە زۆرینە و کەمینەیە ئێمە کورد خۆمان وەکو ژمارە ناتوانین ببینە زۆرینە بە تایبەتی زۆر جار لە بەرامبەر هەرێمی کوردستان لە بەرامبەر بە تایبەتی لە مەسەلەی بودجە لایەنە عێراقیەکان دەکەونە لایەک ئێمەش دەکەوینە لایەک بۆیە لێرە هەنگاوی یەکەم زۆر پێویستمان بە یەکڕێزی و تەباییە ئێمە بۆ خۆمان لە چاو ژمارەی تەواوی پەرلەمانی عێراق ژمارەی کورد کەمە ئێمە گەر هەمومان یەک ڕەئیش بین یەک بۆچوونیش بین 63 پەرلەمانتار 6 پەرلەمانتار 57 پەرلەمانتار لەوە زیاتر ناکە یعنی بڵێن بە پێی خولەکانی پەرلەمان لە 56ەوە بۆ 58 بۆ 61 بۆ 63 بلەم ژمارانە یاری دەکات بنمونە خولی داهاتووی پەرلەمان 63 ئەندام پەرلەمانی هێزە کوردیەکانمان هەیە ئەم 63 پەرلەمانتارە لە بەرامبەر 329 پەرلەمانتار ئەگەر هەمووشیان یەک قسە بن یەک ڕەئی بن بە زۆرینە و کەمینە ناتوانن هیچ پێپەڕێنن کەواتە ئەگەر هات و خوانە خواستە یەک ڕەئی نەبن یەک بۆچوون نەبن بە تایبەتی لەمە هەندێک بابەت هەیە بە تایبەتی ئەوەی کە پێوەستە بە یاسای بودجە و بە بودجەوە چونکە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی موچەخۆران و بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە کاریگەری لەسەر بازار هەیە لەسەر اقتصاد هەیە بۆیە زۆر گرنگە هەموو پەرلەمانتارانی هێزە کوردیەکان حیزبە کوردستانیەکان یەک ڕەئی بن و یەک بۆچوون بن اینجا هەوڵی لۆبیکردن و با بڵێن پەیداکردنی
پاڵپشتی و زیاتر دەن لە نێوان هێزە سونیەکان و هێزە شیعەکاندا. اینجا دەتوانین لە ناو پەرلەمان ئەوەی کە دەمانەوێ وەکو کورد لە ناو پرۆژە یاساکەدا جێگیری بکەین. خۆ ئەگەر خوا نەخواستە بۆ خۆمان یەک ڕێی نەبین، هێزە عێراقیەکانی تر هێزەکانی شیعە و سونەش یەک لەو بەهانانەی کە دێنن کاکەمەتا بۆ خۆتان یەک ڕێینین، بۆ خۆتان ناتانەوێ ئەوەی کە داوای دەکەن هەمووتان لەسەری کۆکنین. بۆیە تەبایە و یەک ریزی هێزە کوردستانیەکان پەرلەمانتارانی کورد لە بەغدا بە تایبەت لەسەر مەسەلەی بودجە کە دەکرێت بڵین مەسەلەیەکی دوور لە سیاسەتە، پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی خەڵکەوە هەیە، بە موچەخۆرانەوە هەیە، بە بازاڕەوە هەیە و پەیوەندی بە تاک بە تاکیم کوردستانەوە هەیە، پێویستە هەمویان لەسەر یەک ڕێی بن و تەبابن. بەڵێ بەڕێز شیروان میرزا ئەندامی پێشووی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق، زۆر سوپاس بۆ تۆ کە ئەم بەیانیە لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئامادەبوونت.